مەرجەکانی پۆشاکی ئافرەتی موسڵمان لاپەڕە 38. دوای ئەوەی مێژووی باڵاپۆشی و بەڵگەی فەرزی باڵاپۆشی و پێناسەی پۆشاکی ئافرەتی موسڵمان و بە کورتی حکمەتی باڵاپۆشیمان باس کرد، ئێستاش باسی مەرجە پێویستەکانی باڵاپۆشی و پۆشاکی ئیسلامی دەکەین. ئەگەر تەمەشای ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنەواری پێشینەکان بکەیت، بۆ دەردەکەوێ گەر ئافرەت لە ماڵی خۆی چووە دەرەوە، لەسەری پێویستە هیچ شتێک لە زینەت و جوانی و ڕازاوەی خۆی و ئارایشتیوە دەرنەخات و گشت جەستەی دابپۆشێ. جاپۆشینەکە بە هەر پۆشاچێک بێت، گرنگ ئەوەیە ئەم مەرجانەی خوارەوەی تێدا بێتە دی. یەکەم، پۆشاکەکە دەبێ هەموو جەستەی ئافرەت دابپۆشێ، جگە لە هەردوو دەست و دەم و چاوی. دووهەم، پۆشاکەکە نابێت لە خودی خۆیدا ڕازاوە و سەرنج ڕاکێش بێت. سێم، پۆشاکەکە دەبێ پان و فراوان بێت و تەسک نەبێت. چوارەم، پۆشاکەکە نابێ بۆنداری بکرێ. پێنجەم، پۆشاکەکە نابێ بە پۆشاکی پیاوان بسێت. شەشەم، پۆشاکەکە دەبێ ئەستور بێت، نەک تەنگ بێت و کە جەستەی تێداوە دەرکەوێ. حەوتەم، نابێت بە جلوبەرجی ئافرەتی کافر بچێت. هەشتەم، پۆشاکەکە نابێ بۆ ناو و شۆڕەت و فیسکردنەوە بێت. ئێستاش بە وردی بە پێی قورئان و سنت و وتەی زانایان باس لەم هەشت مەرجە دەکەین کە دەبێ هیچ مەرجێکی فەرامۆژ نەکرێ یان کەم تەرخەمی تێدا نەکرێ. خوێنەری بەڕێز، ئەم تەڕاکە بە کۆتا هات. مەرجی یەکەم، لاپەڕە چل. پۆشاکەکە دەبێ هەموو لەشی ئافرەت دابپۆشێ، جگە لە دەستی و دەم و چاوی. خوای گەورە لە سوورەتی نور ئایەتی 31دا دەفەرموێ: وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن أو آبائهن أو آباء بعولتهن أو أبناء بعولتهن أو إخوانهن أو بني أخواتهن أو نسائهن أو ما ملكت أيمانهن أو التابعين غير أولي الإربة من الرجال أو الطفل الذين لم يظهروا على عورات النساء ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. واتا بەژنانی باوەڕداریش بێژە با چاویان دانەوێن و داوێنی خۆیان بپارێزن و جوانی و ڕازاوەی خۆیان وە دەرنەخەن، جگە لەوانەی دەردەکەون واتە دەستەکان و ڕوخسار. با سەرپۆشیان تا سەر سینگ و بەرۆکیاندا بپۆشێ و جوانی و ڕازاوەی خۆیان نیشان نەدەن، مەگەر بۆ مێرد یان باوکیان یان خەزوریان یان کوڕی خۆیان یان زڕ کوڕیان یان براکانیان و برازایان یان کوڕانی خوشکەکانیان یان ژنانی هاوبڕوایان یان ئەو پیاوەی سەربەوان و هەرنیازیان بە ژن نییە و توانای جوودبوونیان نییە، یان منداڵانێ کە نەگەی و نە ئەو تەمەنەی ئارەزووی ئافرەتانیان هەبێت، با پێیەکانیان بە زەویدا نەدەن تا دەنجی پاوانەکانیان نەیەت، کە بزانرێ خشڵدار و ڕازاوەن. ئەیگەلی بڕواداران، بگەڕێنەوە بۆ لای خوددا بەشک و گشت ڕزگار ببن. تێبینی لە سەردەمی نەفامی و پێش ئیسلام
ئافرەتان پاوانە واتە خاڵیان لە قاچ دەکرد بۆ ئەوەی لە کاتی ڕۆیشتن دەنجی بێت و سەرنجی پیاوانی بۆ ڕابکێشن. ئێستاش پێڵاو بۆ ئافرەتان بە جۆرێک دروست دەکەن کە دەنجی تەقەتەقی بێت و لە دوورەوە پیاوان بزانن ئافرەتە تا چاوچنۆکان و خوانە ناسان بە چاوە ژەهراویەکانیان تەمەشایان بکەن و نیازی خراپیان لێ بکرێت. لەبەر ئەوە ئاەتی وەلا یەضریبنە بئەرجولیهین ئەم پێڵاوانەی ئافرەتان دەگرێتەوە کە دەبێ ئافرەتی بڕوادار خۆی لێ دوور بگرێ و لە پێی نەکات. دەربارەی ئەوەی کە ئافرەت بۆی هەیە دەم و چاو و دەستەکانی دانەپۆشێ، مفەسیرەکانی وەک ئیبن کەثیر و ڕازی و قورتوبی و تەبەڕی و ئالوسی لە تەفسیرەکەیاندا و زەمەخشەری لە تەفسیری ئەلکەشاف و ئیمام جەساس لە ئەحکام القورئان و سەید قوتب لە فی ظلال القورئاندا لە ڕافە و لێکدانەوەی ئاەتی ئیلا ما ظهر منها مەگەر ئەوەی دەردەکەوێ ڕایان وایە دەست و دەم و چاوە کە دانەپۆشێ. جمهوری فوقەهاش ڕایان وایە کە دەستەی ئافرەت هەمووی عەورەتە، نابێ ببیندرێ جگە لە دەم و چاو و دەستەکانی کە دروستە بۆ بێگانە دەربخرێ و دانەپۆشرێ. بەڵام بەبێ ڕازاوەی و مکیاج و ئارایشتکردن لە پێش هەموانیشەوە ئیبن عەباس و عەطا ڕایان وایە کە ئیلا ما ظهر منها دەست و دەم و چاوە. سەبارەت بە دەستەکان بە ئافرەتان واتێ نەگەن دەرخستنی دەستەکان قۆڵ و باسکیش دەگرێتەوە، چونکە هەندێ ئافرەتی بەناو محەجەبە قۆڵ و باسکی بەڕووتی دەردەخەن کە ئەمە حەرامە و دروست نییە، دەبێ پیل و باسکدا بپۆشرێ. هەروەها مامۆستا محەممەد ناسڕەدین الئەلبانی ڕای وایە کە دەست و دەم و چاو عەورەت نییە و واجب نییە دا بپۆشرێ. شتێک هەیە مای سەرنجە کە پێویستە ئاماژەی پێ بکەم، ئەویش ئەوەیە هەندێک ئافرەت دەستکێش لە دەست دەکەن بەڵام ڕوخساریان وە دەردەخەن. ئەم دیاردەیە شتێکی سەیرە، چونکە گەر دەست عەورەت بێ و دەبێ دا بپۆشرێ، ئەوا دەبێ ڕوخساریش عەورەت بێ و دا بپۆشرێ کە هەندێ زانا ڕایان وایە. جاکە دەست دا بپۆشرێ و دەم و چاو دانەپۆشرێ، ئەمەیان هیچ بەڵگەیەکی لەسەر نییە و بەرهەمی نەفس و ئارەزووی ئافرەتەکەیە کە بیدعەیەکە بۆ دینی داهێناوە کە هەموو بیدعەیەکیش گومڕاییە. دیارە ڕووپۆش واتە نیقاب لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان پێغەمبەر صلی الله عليه وسلم بە واجبی دانەناوە و خەڵکی ناچار نەکردو ڕوویان بپۆشن. هەروانە کۆڵی لە ڕووپۆشیش نەکردووە و نەیفەرمە بۆچی ڕووتان پۆشیوە. بەڵام با بزانرێ کە داپۆشینی ڕوخسار و دەست داپۆشین ئەسڵێک لە سونەتدا هەیە و لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم باو بووە، وەک فەرموویەتی ولا تنتقب المرأة المحرمة ولا تلبس القفازين، واتە ئافرەتی ئیحرام بەستوو نابێ ڕوویدا بپۆشێ و نابێ دەستکێش لە دەست بکات. رواه البخاري والنسائي والبيهقي وأحمد عن ابن عمر مرفوعا. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. مەرجی دووەم لاپەڕە 45. پۆشاکەکە نابێ خودی خۆی ڕازاوە و سەرنج ڕاکێش بێت. خوای گەورە لە سوورەتی نور لە ئاەتی 31دا دەفەرموێ ولا یوبدینە زینەتەهون، واتە جوانی و ڕازاوی و ئارایشتی خۆیان دەرنەخەن. ئەم ئاەتە گشت جوانی و ڕازاوەیەک دەگرێتەوە، لەوانەش ئەو پۆشاک و جلوبەرگانە دەگرێتەوە کە بەهۆی ڕازاندنەوە و زۆر جوانکردنیان سەرنجی پیاوانی پێڕادەکێشرێ، دیارە ناچێتە عەقڵەوە. خوای گەورە فەرمان بە دیار نەخستنی ڕازاوی و جوانکردن بۆ پیاوی بێگانە بدات کەچی ئافرەت بە جوانکاری و ڕازاویەکی تر خۆیدا بپۆشێت. ئەو ڕازاندنەوەیەش بریتین لە نەخشاندنی نەقش و نیگار لەسەر پۆشاکەکە یان ڕەنگکردنی پۆشاک بە چەند ڕەنگێکی ئاڵ و واڵا و گەشی سەرنج ڕاکێش، وەک ئەو پۆشاک و جلوبەرگەی ئێستا کە ئافرەتی باڵاپۆش لە ڕەنجی زۆر سەرنج ڕاکێشی وەک ڕەنجی نارنجی و پەمەیی و زەرد و مۆری کراوە و سەوزی ناتۆخ و هاوڕەنگیان دەپۆشن کە بەو زینەیە دادەنرێت کە خوا فەرمانی بە دیار نەخستنی داوە کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە. ئافرەتێکی تازەبوو چووە لای خاتو عایشە دایکی بڕواداران کە سەرپۆشێکی قیبطی ڕەنگ زەردی پۆشی بوو. خاتو عایشە گوتی لەم تؤمن بسورة النور امرأة تلبس هذا، واتە ئەو ئافرەتی ئەم جۆرە سەرپۆشە بپۆشێ بڕوای بە سوورەتی نور نییە. لە تەفسیری قورتوبیدا باس کراوە دیارە ئافرەتانی ئەمڕۆ لە پۆشینی ئەم جۆرە سەرپۆشە بێبەش نین کە سەرپۆشەکانیان بە نەخش و نیگار و جۆرەها ڕەنگ ڕازاوەتەوە.
کە لە ڕاستیدا ئافرەتەکە جوانتر دەکات و سەرنجڕاکێ شەری پیاوان دەبێت. ئەمەش بە تەبەڕوج دادەنرێت کە خوا قەدەغە و نەهی لێ کردووە. تەبەڕوجیش بریتیە لە دەرخستنی جوانی و ڕازاوەی و ئارایشتی ئافرەت بۆ پیاوی بێگانە. هەروەها گوتراوە بریتیە لەوەی هەموو جوانی و ڕازاوەیەک کە ئافرەت بیەوێ بەدەری بخات بۆ ئەوەی لە بەرچاوی پیاوی بێگانە بە جوانی بێتە بەرچاو. تەنانەت ئەو پۆشاکە کە ئافرەت بە ڕازاوەی و باق و بریق و چەندەها شێوەی سەرنج ڕاکێش دەیپۆشت. بۆ ئەوەیە ئەو پیاو تەماشای دەکات چێژ لە تەماشاکردنەکەی وەربگرێ. مقاتلی کوڕی حەیان گوتوویەتی تەبەڕوج ئەوەیە ئافرەت سەرپۆش دەپۆشێ بەڵام لە مل و گەردەنی نابەستێ و گەردن و گوارە و ملوانکەی وە دەردەکەوێت. لە بنەڕەتدا سەرپۆش دەبێت سەر و سینگ و بەرۆکدا بپۆشێ و بەسەریدا بهێنرێتە خوارەوە، نەک بە پشتدا بەر بدرێتەوە و گەردن و سینگ و بەرۆک بەزاقی دەربکەوێ. وەک زۆر لە ئافرەتی محەجەبەی ئێستا وا دەردەکەون و خۆیان بەم شێوەیە نمایش دەکەن. خوای گەورە دەفەرموێ وەلیەضریبن بخمورهن علی جیوبهن، واتە با سەرپۆشەکانیان سینگ و بەرۆکیاندا بپۆشن، نەیفەرموو بە سەرپۆشەکانیان پشتیاندا بپۆشن. ئەو سەرپۆشەش دەبێ گەورە بێ تا هەموو سینگ و بەرۆکی دا بپۆشێ، نەک سەرپۆشێکی گچکەی وەک ئێستا کە کەمێک لە سینگدا دەپۆشێ و ئەوی تری بۆ پیاوان بەرەڵا دەکات. محەممەد بن ئەحمەد الئەنساری القورتوبی دەڵێ هۆی دابەزینی ئەم ئاەتە ئەوە بوو کە ئافرەتانی ئەو دەمە ئەگەر سەریان بپۆشیایە ئەوا سەرپۆشەکەیان بە پشتیاندا بەردەدایەوە. نەقاش دەڵێ وەک نەبڵتیەکان سینگ و مل و گوێیان دیار بوو، جاخوای گەورە فەرمانی تونکردنی سەرپۆشەکانی کرد کە بەسەر یەخە و سینگدا دابدرێ و بپۆشرێ. لەبەر ئەوەی بەپێی ئاەتەکە سەرپۆش دادانە بەسەر سینگ و بەرۆک واجبە و فەرمانی خوایە. فەرمانی خوش دەبێت جێبەجێ بکرێ و ئیتاعی بکرێ. بەڵام زۆر لە ئافرەتان بەهەڵە لە مانای سەرپۆش حاڵی بوون، وا دەزانن دەبێت تەنها سەردا بپۆشرێ، جا سینگی دەردەکەوێ یا گردنی دەردەکەوێ بەلایەوە گرنگ نییە. بەڵام ئەمە بەهەڵە حاڵی بوونە و سەرپێچیکردنی فەرمانی خوایە گوناهێکی گەورەیە. دەبێ ئافرەتی موسڵمان خۆی لێ بەدوور بخات. دەبێ سەرپۆشەکەی هێندە پان و گەورە بێت کە بەسەر سینگ و مەمچی شۆڕ ببێتەوە کە زەقایی و بەرز و نزمی سینجی و خڕایی مەمچی بە دەرنەکەوێت. دیارە کەسانێک هەن پێیان وایە ئەلخیمار بریتیە لە داپۆشینی سەر و دەم و چاو، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە وەک مامۆستا ئەلبانی دەفەرموێ بە دوای قسەکانی زانایانی سەلەف و خەلەفدا چووم لە هەموو بارە تایبەتەکاندا بینیم ئەوان کۆدەنگن لەسەر ئەوەی خیمار تەنها بریتیە لەسەر پۆش، کەواتە دەرکەوت کە خیمار تەنها سەرپۆشە نەک دەم و چاو پۆشین، بەڵکو تەنها سەری پێدا دەپۆشرێ. خوای گەورە لەبارەی تەبەڕوجەوە دەفەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوجە الجاهیلیەتی الئولا، واتە وەک دەمانی پێشوو جوانی و ڕازاوی خۆتان وە دەرمەخەن. وەک بە دەرکەوت تەبەڕوج بریتیە لەوەی کە ئافرەت جوانی و ڕازاوی خۆی بۆ پیاوی بێگانە دەربخات. تەبەڕوجیش لە گوناهە گەورەکانە، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ثلاثة لا تسأل عنهم رجل فارق الجماعة وعصى إمامه ومات عاصيا، وأمة أو عبد أبق من سيده فمات، أو امرأة غاب عنها زوجها وقد كفاها مؤنة الدنيا فتبرجت بعده فلا تسأل عنه. واتا سيكس هن پرسیار دەربارەیان مەکە لەبەر ئەوەی لەو کەسانن کە بە هیلاک چوون. پیاوێک لە کۆمەڵی مسلمانان دیابوو بێتەوە و لە پێشەواکەی یاخی ببێ و بە یاخیبوونەوە مردبێ، هەروە ئافرەتێکی کۆیلە یان پیاوێکی کۆیلە لە لای گەورەکەی هەڵات بێ بێ ئەوەی ئازادی کرد بێ و ئینجا مردبێ. ئافرەتێکیش مێردەکەی لە ماڵ نەبێ و دەرچوو بێ و بژێوی بۆ دابین کردبێ، جاژنەکە لە دوای ئەوەدا جوانی و ڕازاوەی خۆی بۆ پیاوی بێگانە دەرخست بێ، جا ئەوانە هەر لێیان مەپرسە. هەروەها ئیمام ذەهەبی لە کتێبەکەی ئەلکەبائیردا تەبەڕوجی بە گوناهە گەورەکان داناوە و پێناسەی دەکات و دەڵێ بریتیە لەوەی گەر ئافرەت ویستی بچێتە دەرەوە جوانترین و ڕازاوەترین پۆشاک بپۆشێ و خۆی جوان و ڕازاوە بکات کە بەهۆی ئەوەوە خەڵک تووشی فیتنە و خراپەکاری و گوناه ببن. جا ئەگەر ئافرەتەکە خۆی تووشی گوناه نەبێت، خۆ خەڵک بەهۆیە و تووشی گوناه و خراپەکاری دەبن. هەروەها لە هەمان کتێبدا لە لاپەڕە 131دا دەڵێ لەو کردوانەی ئافرەت تووشی نەفرەت و لعنەت دەبێ بە دیارخستنی جوانی و ڕازاوی و زێڕ و مرواری و خۆبۆن خۆشکردنە بە میسک و عەمبەر کاتێک دەچێتە دەرەوە.
هەروەها پۆشینی پۆشاکی ڕەنگا و ڕەنگ و ئاڵ و واڵا کە هەموو ئەمانە بە تەبەڕوج دادەنرێ. با ئەم جۆرە پۆشاکەش هەموو جەسەیدا و پۆشێ و درێژ بێت کە ئەمە خوای گەورە تووڕە دەکات لە دنیا و ئاخیرەتیش تووشی تووڕەبوون دەبێت. لە ڕاستیدا ئیسلام هۆشداری زۆری داوە داکۆچی لەسەر دەرنەخستنی جوانی و ڕازاوی ئافرەتان دەکات بە جۆرێک لەگەڵ شیرک و زینا و دزیکردن و شتە حرامەکانی تر ڕیزی کردووە و ناوی هێناوە. هەروەجێی ئاماژەکردنە کە ئافرەتی باڵاپۆشی لە خوا ترس نابێت چاویلکەی بۆ جوانی بە هەموو ڕەنگەکانیەوە لە چاو بکات، چونکە ئافرەتەکە جوان و ڕازاوە پیشان دەدات و سەرنجڕاکێشی پیاوانە لە چوارچێوەی تەبڕوجدایە. بەڵام کە پزیشک بۆی دەنووسێت چاویلکەی پزیشکی بەکاربێنێ ئەوە دروستە ئەو چاویلکەیە لە چاو بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیمان لە ئافرەتان وەردەگرێت کە حەوت کاری حەرام نەکەن. یەک لەوانە دەرنەخستنی جوانی و ڕازاوی ئافرەتە بۆ پیاوی بێگانە. عەبدوڵڵای کوڕی عەمر گوتی ئومەیمەی کچی ڕوقەیقە چووە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لەسەر ئیسلام پەیمانی بداتێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی أبايعك على ألا تشركي بالله شيئا ولا تسرقي ولا تزني ولا تقتلي ولدك ولا تأتي ببهتان تفترينه بين يديك ورجليك ولا تنوحي ولا تبرجي تبرج الجاهلية الأولى. رواه أحمد بسند صحيح. واتا پەیمانت لێ وەردەگرم کە هاوبەش بۆ خوا بڕیار نەدەیت و دزی نەکەیت، منداڵ نەکوژی، بوختان نەکەیت و شین و ڕۆڕۆ نەکەیت و بەسەر مردوواندا هەڵ نەڵەیت و هەروە بە جوانی و ڕازاوی ئارایشتی خۆت وەک ئافرەتی سەردەمی نەفامی خۆت بۆ پیاوی بێگانەوە دەرنەخەیت. سەبارەت بە ڕەنگی حیجاب و باڵاپۆشی ئافرەت بۆی دروستە و بەزینە داناندرێت پۆشاک و جلوبەرگەکەی هەموو ڕەنگێکی تۆغ بێت وەک ڕەنگی قاوەی و شینی تۆخ و زەرجی و مۆری تۆخ و هەتا دوایی. لێرەوە دووپاتی دەکەمەوە ئەو قماشە ڕەنگا و ڕەنگ و ڕەنگ ناتۆخ و کاڵانەی وەک زەرد و پەمەی و مۆری کاڵ و شینی کاڵ و سەوزی کاڵ و نارنجی و سووری کاڵ وەک فسفۆر ئاسا سەرنجی پیاوان ڕادەچێشێ گەر تەماشای بکەن و ئافرەتەکە ڕازاوە دەکات کە ئەمەش تەبەڕوزە و جائیز نییە. بۆیە ئافرەتی بڕواداری لە خواترز ئەم جۆرە جلو بەرگە ڕەنگ کاڵانە بۆ پیاوی بێگانە ناپۆشێ. هەروەک هاوسەرەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوەیە پۆشیویانە. جا لەم بارەوە هەندێک شوێنەوار و ئاثار وەک بەڵگە دەهێنینەوە کە حافظ ابن ئەبی شەیبە لە مصنفدا جێڕاوێتیەوە. یەکەمیان ئیبراهیمی نەخەعی گوتوویەتی لەگەڵ عەلقەمە و ئەسوەد دەچوونە ماڵی هاوسەرەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بینیویانە کە پۆشاکی سووریان لە خۆیان وەرپێچاوە. دووهەم ئیبن ئەبی مولەیکە گوتوویەتی ئومو سەلەمەم بینی پۆشاک و چار شێوێکی پۆشی بوو کە ڕەنگی سووری بەلای نارنجی تۆخ بوو. قاسمی کوڕی محەممەدی کوڕی ئەبوبەکر سیدیق گوتوویەتی خاتو عائیشە پۆشاکی سووری بەلای نارنجی تۆخی پۆشیوە لە کاتێکدا لە ئیحرامدا بووە. لە سەعیدی کوڕی جوبەیرەوە کەوا هەندێک لە هاوسەرەکانی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم بینیوە کە بە دەوری کەعبەدا تەوافیان دەکرد و پۆشاکی سووریان لەبەر بووە. بەڵام با بزانرێ ئەو ڕەنگە سوورەی ئەوان ڕەنگێکی تۆخ بووە نەک سوورێکی گەش کە سەرنج ڕاکێش بێت. بۆیە نابێ ئافرەتی باڵاپۆش خۆی بکاتە باڵندەی ڕەنگکارە کە پۆشاکەکەی ڕەنگا و ڕەنگی فسفۆر ئاسا لەبەر بکات کە پیاوی بێگانە بیبینێ و سەرنجی ئەوان بۆ خۆی ڕابکێشێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. مەرجی سێیەم لاپەڕە 59. پۆشاکەکە دەبێ ئەستور بێت تەنگ نەبێت کە دەستەی کێدا دەربکەوێ. ئەو جلو بەرگ و پۆشاکەی ئافرەت دەیپۆشێ دەبێ ئەستور بێت تا پێستی لەشی دەرنەکەوێ. دیارە جلی تەنگ زۆر سەرنج ڕاکێشە و پیاوان بۆ نەزەر و گوناهان ڕاکێش دەکات. ئافرەتەکەش وەبەر هەڕەشە و نەفرەت و لعنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەکەوێ وەک دەفەرموێ سيكون في آخر أمتي نساء كاسيات عاريات على رؤوسهن كأسنمة البخت العنوهن فإنهن ملعونات. واتا لكوتاي أمتم دا ئافرەتانێک پەیدا دەبن کە پۆشتن و پۆشاچیان لەبەرە بەڵام لە ڕاستیدا ڕوتن وەک کۆپاڵی حوشتر قژیان لەسەر سەریان و پشتی سەریان تۆپەڵە دەکەن.
جا ئێوە نەفرەتیان لێ بکەن چونکە ئەوان نەفرەتیان لێکراوە. تێبینی لەناو ئافرەتان باوە دەڵێن فڵان ئافرەت قژی کردوتە تەماتە، جا ئەوانە لەسەر سەریان کۆی دەکەنەوە یان لە پشتی سەریانەوە تۆپەڵی دەکەن، لەبەر ئەوە نابێ ئافرەت لە ژێر سەرپۆشەکەیەوە بەو شێوەیە تۆپەڵی بکات کە لەسەر سەری زەق دیار بکەوێ یان لە پشتی سەریەوە کۆ بکاتەوە و دەربکەوێ چونکە سەرنجڕاکێشەری پیاوانە. جێی داخە ئەم قژ تۆپەڵکردنە لە پشتی سەر زۆر لە ئافرەتانی باڵاپۆش دەبینرێ، بەتایبەتیش لە هەندێک کەناڵی ئیسلامی کە ئافرەتە بێژەرەکانیان و پێشکەشکاری بەرنامەکانیان قژیان تۆپەڵ دەکەن و لەسەر شێوەی کۆپاڵی با ئەو جۆرە ئافرەتانە لەخوا بترسن و خۆیان وەبەر ئەو لعنەتە نەخەن و بگەڕێنەوە بۆ باڵاپۆشی مەرزداری شەرعی. ئیبن عەبدولبەر دەربارەی مانای کاسیاتون عاریات دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم مەبەستی ئەو ئافرەتانەیە کە جلی تەنگ لەبەر دەکەن کە لەشیان دەردەخات و دایناپۆشێ. ئەو ئافرەتانە بەناو پۆشاکیان پۆشیوە بەڵام لە ڕاستیدا ڕوتن. هەروەها لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی صنفان من أهل النار لم أرهما قوم معهم سياط كأذناب البقر يضربون بها الناس ونساء كاسيات عاريات مميلات مائلات رؤوسهن كأسنمة البخت المائلة لا يدخلن الجنة ولا يجدن ريحها وإن ريحها ليوجد من مسيرة كذا وكذا. واتا دو پۆلوچین لە خەڵکی دۆزەخ هەن کە نەمدیتون کۆمەڵێک قامتیان بەدەستەوەیە کە لە خەڵکی دەدەن. پۆلی دووەم ئافرەتانێکن پۆشتن و ڕوتن بەلەنجە و لار و فیزەوە دەڕۆن کە سەرنجی پیاوان بۆ خۆیان ڕادەکێشن. قژیان وەک پشتی حوشتری ملدرێژ لەسەر سەریان و پشتی سەریان تۆپەڵ دەکەن و سەریان گەورە دەکەن. جا ئەو ئافرەتانەی بەو شێوەیەن ناچنە بەهەشت، هەروە بۆنی بەهەشتیش ناکەن کە بەهەشت لە ماوەی ئەوەندە و ئەوەندە بۆنی دەکرێت. دیارە تۆپەڵەکردنی قژ لەسەر سەر و پشتی سەر کە لە فەرمودەکەدا هاتووە ژێر سەرپۆشیش دەگرێتەوە. بە تایبەتی زۆر لە ئافرەتە محەجەبەکانی ئێستا ئەمە دەکەن کە لە پشتە سەریان وەک لولەی لێ دەکەن کە مای سەرنج ڕاکێشانی پیاوانە، دەبێ خۆیان لێ دوور بخەنەوە و نەیکەن ئەجینا لعنەتەکە ئەوانیش دەگرێتەوە. لعنەتیش واتە ئەو کەسە بێبەش دەبێت لە ڕەحم و بەزەیی خوا کە بیباتە بەهەشتەوە. هەر لەم بارەیەوە فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم هاتووە کە دەفەرمێ إذا رأيتم اللاتي ألقين على رؤوسهن مثل أسنمة البعر فأعلموهن أنه لا يقبل لهن صلاة. رواه الطبراني. واتا ئەگەر ئەو ئافرەتانەتان بینی کە قژی سەریان وەک کۆپانی حوشتر تۆپەڵە کردبوو ئەوا پێیان ڕابگەێنن کە نوێژیان قوبوڵ نییە. هەر سەبارەت بە واتای کاسیاتون عاریات دەکرێ بڵێیت ئەو ئافرەتانن کە دلی تەنگ لەبەر دەکەن کە ژێرەوەی جلەکەی بەدەردەخات و ڕەنجی پێستیان بەدەردەخات، یان ئەو ئافرەتانەی هەندێک لەشیان دادەپۆشن و هەندێکی تریش بەدەردەخەن، یان هەندێک لە لەشیان بەجلی کورت و تەنگ دادەپۆشن کە پێستیان بەدەردەخات، تەنانەت ئەندامی لەشیشیان هەروەک ئێستا دەیبینین ئافرەتان پۆشاکی تەنک و نەرم و شل و تەسک لەبەر دەکەن کە هەندێک لەشدا دەپۆشێ بەڵام ژێرە و ئەندامی دەستەی و گردن و سینگ و باسکەکان بەڕووتی دەردەخات. ئەوانە وەک پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم فەرموویەتی پۆشاکیان لەبەرە بەڵام ڕووتیشن. بۆ پشتگیری و بەهێزکردنی بابەتەکەمان فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم دێنینەوە کە بەڵگەیە لەسەر ئەوەی نابێ پۆشاکی ئافرەت تەنگ بێت، وەک خاتو عایشە ڕەزای خوای لێ بێ گوتوویەتی أن أسماء بنت أبي بكر دخلت على رسول الله صلى الله عليه وسلم وعليها ثياب رقاق فأعرض عنها رسول الله صلى الله عليه وسلم وقال يا أسماء إن المرأة إذا بلغت المحيض لم تصلح أن يرى منها إلا هذا وهذا، وأشار إلى وجهه وكفيه. واتا أسماء كتي أبو بكر هات لاي پیغمبری خوا صلى الله عليه وسلم كدليشي تنشي لبربو. پیغمبری خواش صلى الله عليه وسلم پشتی تێکرد و فەرمووی ئەسما ئافرەت گەرخوێنی بێنوێژی لید واتا بلوغی بوو بۆی دروست نییە و نابێ جگە لە هەردوو دەستی و ڕوخساری هیچ شوێنێکی تری بەدەر بکەوێت. هەروەها کاتێک چەند ئافرەتێکی بەنی تەمیم چوونە لای خاتو عایشە دایکی بڕواداران ڕەزای خوای لێبێ کە جل و بەرگێکی تەنچیان لەبەر بوو. خاتو عایشەش پێی گوتن گەر ئێوە بڕوادارن ئەمە جلی ئافرەتی بڕوادار نییە، گەر بڕواداریش نین
ئەوا بەو جۆرە جل و بەرگە ڕابوێرن کەواتە ئافرەتی بڕواداری ڕاستەقینە لێ ناگەڕێ و بە خۆی ڕەوا نابینێ جل و پۆشاکی تەنک بێ کە جەستە و لەشی دەرکەوێ بەڵام هەردەم هەوڵ دەدات کام پۆشاک مایە ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەوەیان بپۆشێ و هیچ کاتێ چاولێکەری و لۆمەی لۆمەکاران کاری تێناکات هەروەها ئافرەتی باڵاپۆشی لە خواترس خۆی دەپارێزێ کەوە بەر هەڕەشەی ئەو لعنەت لێدانە نەکەوێ کە بۆ ئەو جۆرە ئافرەتانەیە کە جل و پۆشاکیان تەنکە و دیارە نەفرەت و لعنەتیش لە کارێک دەکرێت کە گوناهەکەی گەورە بێت خۆپاراستن لەو لعنەتەش سەرفرازی دنیا و قیامەتە چونکە لعنەت مانای بێبەشبوونە لە بەزەی و میهری خوا ئەو کەسەش بێبەش بێ لە بەزەی خوا ئاگری دۆزەخی بۆم سۆگەرە پەنا بەخوا خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات مەرزی چوارەم لاپەڕا 67 پۆشاکەکە دەبێ پان و فراوان بێت و تەسک نەبێت پۆشاک و جلی فراوان بۆ ئەوەیە تا شوێنە سەرنج ڕاکێشەکانی ئافرەت بشارڕێتەوە و ئەندامە هەستیار و زەقەکانی دابپۆشێ کە وروژێنەری جنس و ئارەزوی پیاوانە دیاریشە جلی تەسک بەلەشەوە دەنووسێ و ئەندامەکانی بە زەقی دەردەخات ئوسامەی کوڕی زێد گوتوویەتی كساني رسول الله صلى الله عليه وسلم قبطية كثيفة مما أهداها له دحية الكلبي فكسوتها امرأتي فقال ما لك لم تلبس القبطية قلت كسوتها امرأتي فقال مرها فلتجعل تحتها غلالة فإني أخاف أن تصف عظامها واتا پیغمبری خوا صلی الله عليه وسلم پۆشاکێکی قبطی ئەستوری پێبەخشیم کە دحیەی کەلبی کردوویە دیاری منیش بەخشیمە خێزانەکەم لەبەری بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆچی پۆشاکە قبطیەکەت لەبەر نەکرد گوتم داومە بە خێزانەکەم لەبەری بکات پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی پێی بڵێ باژێرکراسێکی لەگەڵ لەبەر بکات چونکە دەترسم قەبارەی ئێسچی و ئەندامی لەشی دەربخات بەواتای جلە تەسکەکەی لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک دروست و جائز نییە ئافرەت جلی تەسک لەبەر بکات وەک ئافرەت ئاسای ئێستا کە تەنورەیەکی تەسک و بلوزێک یان جبەیەکی تەسک دەپۆشێ یان سترێژ و پانتۆڵێکی تەسک و بلوزێکی تەسک دەپۆشێ کە ئەندام زەق و هەستیار و سەرنج ڕاشێشەکانی بە زەقی دەردەخات و سەرپۆشەکەی بە پشتیەوەدا دەداتەوە و تا سینگ و بەرۆشی بە زەقی نمایش بکات کە کوڕ و پیاوانی پێتوشی نەزەر و گوناه دەکەن و وا دەکەن کە پیاوان بیر لە شتی خراپ بکەنەوە بە ئافرەتان ئەوە بزانن کە ئەوان پێکەنینیان و ڕۆیشتنیان بەلار و لەنجە و قسەی بەناسچی و ناز و نووزیان و هەندێک جوڵەی تایبەتیان تەنانەت جلوبەرجی ئاڵا و واڵایان و چاویلکەی بۆ جوانی جێی نەزەر و وروژێنەری پیاوان و دەبنە مای ئەوەی کوڕ و پیاوان گوناهبار بن سەبارەت بە تەسچیەوە پێویستە ئاماژە بەوە بکەین کە دەبێت سەرقۆڵی جلی ئافرەت تەسک بێت بۆ ئەوەی کاتێک دەستی بەرز دەکاتەوە باسک و بنهەنگڵی دەرنەکەوێت دەشکرێ قۆڵی فراوان بکات بەڵام لە ژێرەوە شتێک لەبەر بکات کە قۆڵی دابپۆشێ یان ژێر قۆڵ بپۆشێ کە لە بازاڕەکان دەست دەکەوێت شایانی گوتنە دەبێ قۆڵی جلی ئافرەت پان و بەرین بێ قەبارەی باسکی بەدەر نەخات کە بەداخەوە زۆر لە ئافرەتی باڵاپۆش قۆڵی جلەکەی تەسکە و قەبارەی قۆڵ و باسکی دیارە کە ئەمەش جائیز نییە و حەرامە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات مەرجی پێنجەم لاپەڕا 71 پۆشاکەکە نابێ بۆندار بکرێ هەڵبەت بۆ نوعاتر کاریگەریکی گەورەی لەسەر دەروون و دڵڕاکێشان هەیە بە تایبەتی گەر ئافرەت خۆی بۆندار بکات ئەوە کاریگەریەکەی زۆرترە و پیاوان سەرنج ڕاکێش دەکات لەبەر ئەوە کاتێ ئافرەت لە ماڵ دەچێتە دەرەوە نابێ خۆی بۆندار بکات بە جۆرێک کە پیاوان هەست بە بۆنەکەی بکەن جا لەم بارەوە چەندەها فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە ڕێگری لە ئافرەتان دەکەن کاتێک کە دەچنە دەرەوە خۆیان و پۆشاچیان بۆندار بکەن لەوانە ئەبوو موسای ئەشعری گوتوویەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية واتا
هەر ئافرەتێک خۆی بۆندار بکات و بەلای کۆمەڵە پیاوێک دابڕوات تا بۆنی بکەن ئەوە ئەو ئافرەتە وەک ئەوەیە زینای کردبێت. و هەروەها ئەبوو سعید گوتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی كل عين زانية والمرأة إذا استعطرت فمرت بالمجلس فهي كذا وكذا يعني زانية. بوليك دانو شرحي أم فرمودية لكتاب تحفة الأحوذي بشرح جامع الترمذي دهاتوا واتا همو تاوێک بمەبەستی ئارەزوو تەماشای ئافرەتێکی بێگانە بکات ئەوە ئەو چاوە زینای کردووە. ئافرەتیش گەر خۆی بۆندار کردو بە کۆڕ و مەجلیسی پیاواندا تێپەڕی ئەوە زینای کردووە، چونکە بە خۆ بۆندارکردنی ئارەزووی پیاوان دەبزوێنێ و بۆتە هۆی ئەوەی تەماشای بکەن. هەر کەسێک تەماشای ئافرەتی بێگانە بکات ئەوە بە چاوی زینای کردووە، لەبەر ئەوە ئافرەتەکە هۆکاری زینای چاوە، لەبەر ئەم هۆیە گوناهبار دەبێت. زينبي سقفي قتويتي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمويتي إذا خرجت إحداكن إلى المسجد فلا تقربن طيبا. واتا اگر یەکێک لە ئێوە ئافرەتان لەماڵ دەرچون بۆ مزگەوت نزیک عتر مەکەون، خۆتان بۆندار مەکەن. ڕەواه مسلم. شێخ ئەلبانی دەڵێ گەر خۆ بۆندارکردنی ئافرەت بۆ چوونە مزگەوت یاساغ و حەرام بێت ئەدی حکمی ئەوە چییە کە بە بۆنداریەوە دەچنە بازاڕ و شەقام و کۆڵانەکان؟ بێگومان حەرامەکەی تونترە و گوناهەکەشی گەورەترە. هەیتەمی لە کتێب الزەواجردا گوتوویەتی دەرچوونی ئافرەت لە ماڵەکەی بە بۆنداری و خۆجوانکردن و ڕازاوەییەوە لە گوناهە گەورەکانە ئەگەر بە مۆڵەتی مێردەکەشی بێت. برادێکم کە خاوەن کتێبخانەیە بۆ جێڕامەوە کە دوو ئافرەتی باڵاپۆش کە یەکێکیانی دەناسی و خاوەنی ساڵۆنی ئافرەتانە سەردانی کتێبخانەکەی کردووە و کتێبی کڕیوە کە بۆنێکی زۆری لە خۆیدا بوو. دەڵێ کە ڕۆیشتن دوای نیو سەعاتیش بۆنەکەم لە کتێبخانەکەم مابەوە. سەبارەت بە بەکارهێنانی بۆن بۆ ئافرەتان کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە پێویستە هەڵوێستەیەک بکەین و زۆر گرنگیشە بە پوختی لەسەری بدوێین. مەسەلەی بەکارهێنان و بەکارنەهێنانی بۆن و عتر بۆ ئافرەتان کاتێ لە ماڵ دەچێتە دەرەوە وەک مەسەلەی درێژکردنی پانتۆڵ و شەڕواڵ بەهۆی عیلەوە پەیوەستە. بۆ نمونە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ما أسفل من الكعبين من الإزار ففي النار. واتا ئەو کەسەی پانتۆڵەکەی یان شەڕواڵەکەی لە خوار گۆزینگەوە بێت ئەوە لە ئاگری دۆزەخە. بەڵام لە فەرمودەیەکی تردا هۆ عیلەکە دیاری دەکات کە ئەگەر بە مەبەستی فیز و لوتبەرزی و شانازیکردنەوە پانتۆڵ و شەڕواڵەکە درێژ بکرێت ئەوە هەڕەشەکە دەیگرێتەوە. ئەوە تا دەفەرموێ لا ينظر الله إلى من جر ثوبه خيلاء. واتا خوا تەماشای کەسێک ناکات کە پۆشاکەکەی بە مەبەستی شانازی و فیز و لە خۆباییەوە بە دوای خۆیەدا ڕابکێشێ. وەک لە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ کراوە کە دەفەرمێ أيما امرأة استعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية. شيخ ألباني لجلباب المرأة المسلمة دكتور عبد الكريم زيدان للمفصل في أحكام المرأة دادا فرمي درباري أم فرمودية دلين بۆیە دروستنی ئافرەت لە دەرەوەی ماڵ خۆی بۆندار بکات لەبەر ئەوەی بۆنی عترەکە سەرنجی پیاوان ڕادەچێشێ و ئارەزوو و شەهوەتیان دەبزوێنێ. ئێمەش دەڵێین ئەدی ئەگەر هۆیەکە نەما و تەنها ئافرەتەکە خۆی هەز بە بۆنەکەی بکات وەک عتر بۆن واتە موعەتەڕانەی کە لە بازاڕەکان هەن کە بە تایبەتی بۆ بنهەنگڵ بەکاردەهێنرێ و بۆنی ناخۆش و ئارەقە دەبڕێ. ئەوە ئەمەیان دروستە ئافرەت بۆ دەرەوە بەکاری بێنێ. بەڵام بۆن و عتر کشمیر و هاوای و ئەمریکانە و حەڕەم و هاوشێوەی ئەوانە کە بۆنیان تیژە و لەلایەن پیاوانەوە هەست بە بۆنیان دەکرێ دروست نییە و نابێ ئافرەت لە دەرەوەی ماڵ خۆی پێبۆندار بکات. بەڵام ئەم جۆرە بۆنانەی کە باسمان کردن و بۆنیان تیژە وەک هاوای و کشمیر و هەتا دوایی زۆر دروستە و دەبێ و پێویستە ئافرەت بۆ مێردەکەی خۆی پێ بۆن خۆش بکات و سەرنجی مێردەکەی بۆ لای خۆی پێڕابکێشێ و کە خۆشەویستی زیاتر دەکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.